لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 117 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورەوە هیوادارم ئێوەی ئازیز سوودی لەوە بگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب وتقطعت بهم الأسباب. بەڵێ خۆشەویستان دیارە لەوانەی ڕابردوو لە خزمەت ئاەتی پێش ئەو ئاەتە بووین کاتێکەوە خوای گەورە سوبحانەوە وتەعالا باسی لە کەسانێک کردکەوە شەریک لە بۆ خوای گەورە بڕیار دەمرا والعیاذ بالله لەوەیەوە کە خۆشەویستیان هەیە لە بۆ کەسانێک هاوشێوەی خۆشەویستیان لە بۆ خوای گەورە سوبحانەوە وتەعالا، یعنی لەوەیەوە تووشی شرک بووینە کاتێکەوە کەسانێکیان خۆش دەوێ وەکو خۆشویستنیان لە بۆ خوا سوبحانەوە وتەعالا کە ئەسڵ وایە مسلمان ئینسانی باوەڕدار هەموو خۆشەویستی لە بۆ خوابی سوبحانەوە وتەعالا ئەوجا لە پێناوی خوا کەسانێکی خۆش بێ ئیتر ئەوانیش لەو حاڵەتەی تووشی شرک بووینە کاتێکەوە کەسانێکیان هینایەتە ڕیز خوای گەورە سوبحانەوە وتەعالا لە خۆشەویستی. جا وەکو فەرمووی لەوێندەرێ فەرمووی ئەگەر بێت ئەو کەسە مشریکانە ئەو زاڵمانە ئەگەر ببینن لە کاتێکدا لە ڕۆژی قیامەتدا کە هەموو قووەت ئەن القووەة لله جەمیعا کاتێکەوە عەزاب دەبینن لە ڕۆژی قیامەت ئەوجا بە چاوی خۆیان دەبن هەموو هێز و دەسەڵات هەر ئیخوایە هەر خوا شایانی ئەوەی بکەوە ئەو پەڕی خۆشەویستی و هەموو شێوازەکانی تری پەرستن لە بۆ ئەو بیتن و هەروەها ئەو خوایە سوبحانەوە وتەعالا ئەو پەڕی عیقاب و سزای توندە خوا پەنامان بدە. ئەوجا لێرەدا دەفەرمی إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا ورأوا العذاب. لێرەدا خوای گەورە سوبحانەوە وتەعالا دەمانباتە ناو مووقفێک لە مووقفەکانی قیامەت. ئیستەوە ئەوەش یەک لە ئوسلوبەکانی قورئانی پیرۆزە کە شتێکی داهاتوو لە بۆت باز دەکا وەکو شتێکی ڕابردووە کە ئەنەما ڕوویدا و کۆتایی پێهاتیە لەبەرچی وەکو زانایان دەفەرمون لتەحەققی وقوعیه لەبەر ئەوەی هاتنی قیامەت ئەو حەقەتەی کە خوای گەورە لۆمان باز دەکا هەموو ئەو شتانی کەوا لە قیامەت باز دەکرێت و ئەوەی کە ئێستاش ئێمە لە خزمەتیدا ئەو مووقفە کەواتە شەک و گومانی نییە کە ڕوو دەدا بە نیسبەت خوای گەورە ماضی و هەروەها داهاتوو مستەقبل وەکو یەکە هەمووی لای خوای گەورە معلومە سوبحانەوە وتەعالا هەر وەکو کوو ڕابردوو ڕوویدایە ئەوەی لە داهاتووش دێ لای خوای گەورە معلومە لێ وا دەجێڕتەوە وەکو ئەوەی کەوا ماضی و ڕابردوو بجێڕتەوە. ئیتر ئەوە شێک لە ئوسلوبەکانی قورئانی پیرۆز وەکو بەلاغەتێک لە بەلاغەتەکان و هەروەها شتێکە تایبەتە بە ڕەب العالەمین چونکە هەر خوا دەزانی چ لە داهاتوو دەبیتن و بالضبط ئەوەی کەوا دەبی ئەو هاما لەو دەجێڕتەوە بالفعل ئەو هاش دەبیتن. تر لێرەدا دەماباتە ناو جەوەکەی إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا. دیارە لێرە دوو کەسمان هەیە یاخۆ دوو چینمان هەیە کەسێک متتەبع بوون واتە شوێنکەوتەی کەسانێک بوون کەسێکیش متتەبع بوون واتە ئەوان خەڵک بە دوایان داهات بوو. بە مستەلەحێک کە ئاسانتر کەسانێک ڕوئەسانە کەسانێکی شوێنکەوتەی ئەوانن کەسانێکی سەرکردە کەسانێکیش کەوا شوێنکەوتەی ئەوانن. ئیتر لێرەدا دەفەرمی ئەو کەسانی کە تبرأ الذين اتبعوا ئەو کەسانان کەوا خەڵکانێک شوێنیان کەوتین واتە سەرکردەکان دەفەرمی کاتێکەوە سەرکردەکان لە ڕۆژی قیامەتدا تەبەڕا دەکەن لەو کەسانی کەوا شوێنکەوتەی ئەوان بوون. کاتێکەوە کەسانێکی سەرکردە تەبەڕا دەکەن لە کەسانێکەوە شوێنکەوتەی ئەوان بوون لە دنیادا. سبحان الله. لێردا لە ئاەتەکەی پێشترێ باسی لە خۆشەویستی کرد باسی لە خۆشەویستی کەوا کەسانێک تووشی شرک بووینە بۆەوەی کەوا کەسانێکیان خۆش دەوێت لە خۆشەویستی وەکو خوایان خۆش دەوێت سبحانەوە وتەعالا. و ئەو کاتی گوتمان خۆشەویستی کە لێرە و لە چەندی جێگای دیکە وەکو عیبادەتێکی قەلبی کە باز دەکرێت وەکو یەک لە ئەعمالەکانی قەلبی لە ئیسلامدا مجرد شعور و عاتیفەیەک نییە کەوا ئاسار و شوێنواری نەبی نا خۆشەویستی
ئەوەیەکەوە بە ئیتاعە دەیسەلمێنی کەواتە خۆشویستنی هەر زاتێک بەوەی دەیسەلمێ کە چەندی جۆرایلی دەکەی لێ بزەبت لێرەدا کە لە ئاەت پێشترێ باسی لە خۆشەویست کرد ئێستا باس لە ئیتیباع دەکا کەواتە ئەو کەسانە کاتێکەوە بڕیاری خۆشەویستیان دابوو لۆ کەسانێک لە غەیری خوا سبحانه وتعالى ئیتر ئەو خۆشەویستە بوو بەمای ئەوەی کەوا ئیتیباعیانیان دەکرد شوێن ئەواندا دەڕۆیشتن جۆرایلی فەرمانەکانی ئەوانیان دەکرد ئیتر ئەوە فعلەن ئەو خۆشەویستیەکەوە بە معنای عیبادەت دێ ئیتر لەو حاڵەتەی ئەو کەسەی کەوا با بڵێن سەرکردێ لە ڕۆژی قیامەتدا تەبەڕا دەکا لەو کەسانەی کەوا شوێنکەوتەی ئەو بوون جۆرایلی فەرمانەکانی ئەویان دەکرد سبحان الله لە کاتێکدا ئەو لە دنیادا کە خۆشی دەویست بەو هیوا و ئاواتەی کەوا لە هەموو حاڵەتێک بەهانای بێ لە کاتێکدا کەوا ڕۆژی قیامەتە لەو ڕۆژە تەنگ و ناخۆشەدا تەبەڕای لێ دەکا سبحان الله إذ تبرأ الذين اتبعوا من الذين اتبعوا سبحان الله تەبەڕایان لێ دەکەن تەبەڕای لە یەکتر دەکەن دیارە لە ڕۆژی قیامەتدا وەکو خوای گەورە سبحانه وتعالى لە سوورەتی الزخرف لەمان دەجێڕیتەوە دەفەرمی الأخلاء يومئذ بعضهم لبعض عدو إلا المتقين دەفەرمی ئەوانەی کەوا یەکتریان خۆش دەوێت لە ڕۆژی قیامەتدا هەر هەمووی دەبنە دوژمنی یەکتری الأخلاء هەموو بەجەمع ڕۆژی قیامەتی هەر هەمووی دەبنە دوژمنی یەکتری سبحان الله وەکو لە سوورەتی العنکەبوت دەفەرمی ويلعن بعضكم بعضا لعنەتیش لە یەکتری دەکەن سبحان الله إلا چێ نەبی خۆشەویستیان بەردەوامە إلا المتقين إلا ئەوانەی کەوا لەسەر ئەساسی تەقوا یەکتریان خۆشویستیە واتە ئەو کەسێک کە لە دنیادا خوای خۆشویستە سبحانه وتعالى کە ئەسڵ وایە خوای لە هەموو کەسێک خۆشتر بێ کە پێغەمبەری خۆشتیە صلى الله عليه وسلم ئیماندارانی خۆشویست ئەو خۆشەویستە بەردەوام دەبی خۆشەویستە عکسی ئەوان غەیری ئەوان ئەوەی کەوا یەکتریان خۆشویستە لەسەر ئەساسی غەیری تەقوا دەبنە دوژمنی یەکتری سبحان الله لعنەتیش لە یەکتری دەکەن تەبەڕا لە یەکتری دەکەن سبحان الله ورأوا العذاب وتقطعت بهم الأسباب ئەوجا عذاب بە چاوی خۆیان دەبینن کەواتە ڕۆژێکی هەندە تەنگە سەرکردەکە هیچی لۆ خۆی پێ ناکرێ تەبەڕا لەوان دیکە دەکات لۆ لەبەرەوەی ئەوان کە دێن دەیانوێ هانا لەوەی بینن باعتیبار ئەو وەلا و خۆشەویستی و جۆرایلیان لە بۆ ئەوەیە کەوا ئەو ڕوو بەهانایان بێ بەڵام کابرای سەرکردەش لەو ڕۆژەدا فکر دەکاتەوە چەندی ئەتباعی زیاتر بی ئەوانەی کە بە سەبەبی وی گومڕابووینە ئەو عەزابی تونتر دەبی لێ تەبەڕایان لێ دەکا هەر لە شەیطانەوە بگرە هەر لە ڕوئەسا و سەرکردەکانی گومڕایی بگرە هەمووی تەبەڕا لە ئەتباعەکانی خۆیان دەکەن کاتێکەوە عەزاب دەبینن وتقطعت بهم الأسباب سبحان الله تەبەڕا لە یەکتری دەکەن لعنەت لە یەکتری دەکەن وهموو ئەسبابێک ئەسباب جەمعی سەبەبە سەبەب ئەوەی کەوا بەهۆیەوە بدگەینتە شتێکی دیکە لێرەدا هەموو هۆکارەکانی گەیاندن لە نێوان ئەتباع و سەرکردەکان هەر هەمووی دەپسڕێ سبحان الله سەبەب وەکو لە زمانی عەرەبی بە حەبلیش دەگوترێت سەبەب کەسێکەوە حەبلێک کە شۆڕ کرایەوە بیوێ بەهۆیەوە بەسەرکەوی بەڵام کاتێکەوە خەریکی سەرکەوتنە با بڵێن ئەو گوریسە و ئەو کندڕەی بپچڕێ ئەو حەبلەی بپچڕێ وتقطعت بهم الأسباب نافەرمی وتقطع بينهم الأسباب نا وتقطعت بهم الأسباب کەواتە یعنی ئەو هات تەسەوڕ بکەین کەسێک بە حەبلێک دەوێ بەسەرکەوی بەڵام ئەو حەبلە نزیکە لە دارخورمایەک کاتێکەوە حەبلەکەی دەپچڕێ خۆی بە دارخورمایەکەی بگریتەوە لەو حاڵەتەی تەنها حەبلەکەی پچڕە بەڵام ئەو حەبلەی کە ئەگەر دووربی لە هەموو شتێک لە ناوەڕاستی جێگایەکدا شۆڕ کراتەوەش بێ بەسەریدا سەرکەوی کاتێک کە حەبلەکە دەپچڕێ دەکەوتە خوارێ کەواتە ئەوەی کە باس دەکرێت لێرەدا حاڵەتی دووەمە وتقطعت بهم الأسباب کەواتە ئەو ئەسبابانێک کە لە نێوانیان بوو هەر هەمووی دەپچڕێ و ئیتر لە نەتیجەدا دەکەون بەرەو جەهەنەم خوا پەنامەمدا هەموو ئەو ئەسبابانی کە لە نێوان ئەتباع و سەرکردەکان هەبوون لە دنیادا لە حەزبایەتی لە قەومیەت لە خۆشەویستی لە عشیرەتگەری لە هەموو ئەو شتانێکەوە ما ئەنزەڵ الله بها من سوڵتان هەر هەمووی دەپچڕێ لە نێوانیان سبحان الله هەر هەمووی دەپچڕێ ئەوەی کە دەمینێ حەبلی تەقوایە
واعتصموا بحبل الله جميعا ئەوەی کە دەبینێت تەقوا ئەسبابەکان کە هەر هەمووی دەپسڕێ و خاوەنەکەی بەردەبیتەوە خوا پەنامەندە بەرەو جەهەنەم وتقطعت بهم الأسباب وقال الذين اتبعوا لو أن لنا كرة فنتبرأ منهم كما تبرؤوا منا ئیتر کاتێکەوە شوێنکەوتەکان ئەوانەی کەوا بە دوای سەرکردانێکی گومڕاییدا دەڕۆیشتن ئەوان چ دەڵێن لەو ڕۆژەدا وقال الذين اتبعوا دەڵێن کاتێکەوە سەرکردەکانیان کە تەبەڕیان لێکردینە لەو ئەنە لەنا کەڕە خۆزگا جارێک کە بگەڕاباینەوە دنیا لەبەرچی بگەڕێنەوە دنیا فنتبرأ منهم كما تبرؤوا منا ئیتر تەبەڕیان لێ بکەین لە دنیادا ئەمە تەبەڕیان لێ دەکەین ئەگەر جارێک کە کەڕەتەشکە بگەڕێنەوە دنیاە ئەگەر مهلەتمان بدرێت جارش کە بگەڕێنەوە دنیا تەبەڕا لە سەرکردەکانی گومڕایی دەکەین هەر وەکو ئێستا لە قیامەتدا تەبەڕیان لە ئێمە کرد ئێمە لە دنیادا تەبەڕیان لێ دەکەین فنتبرأ منهم كما تبرؤوا منا بەڵام ئایا ئەو هیوا و ئاواتیان دێتە دی نەخێر بەڵێ هەموو کەسێک کە لەسەر گومڕایی ژیابی کاتێکەوە ئاخیری شەڕبی والعیاذ بالله هەر لەو کاتێکەوە مەلەک المەوت دەگاتە سەری وەکو خوای گەورە لە سوورەت المؤمنون دەفەرمی دەڵێتن قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت داوا دەکا بەس بمجێڕنەوە ئەو جارە ئەو جەوەکو دەفەرمی بە جەمع واتە چەندین جار داوە ئرجعنی بەڵام باشکو بگەڕێمە کردەوەی چاک بکەم خوای گەورە فەرمی کەلا نییە إنها كلمة هو قائلها ئەوە کەلیمەیەکە لۆ خۆی دەڵێ هیچ وەزن لە ئێمە نییە هیچ وەزن لە ئێمە بەڵکو ئەوەی کە چاڕوانی کە بەرزەخە ژیانی بەرزەخی و هەتا ڕۆژ قیامەت ئیتر ئەو کەسێک کە لەسەر گومڕایی ژیا هەر لە مردنەوە ئەو حەسرەتە دەیگری ئەو تەمەنایە دەکا لە ڕۆژی قیامەتش بە هەمان شێوە تەمەنا دەکا وەکو لێرەشدا خوای گەورە دەفەرمێت تەمەنا دەکا بەڵام ئایا قبول دەکرێت لێیان ئایا جێبەجێ دەبێت ئەو تەمەنایە بەتەئکید ئەو تەمەنایە جێبەجێ نابی و ئەگەر جێبەجێش بی لەو فەرەزنا وەکو خوای گەورە لە سوورەتی الأنعام دەفەرمی ولو ردوا لعادوا لما نهوا عنه وإنهم لكاذبون خۆ ئەگەر بژێڕدرێنەوە دنیا ئەگەر لعادوا لما نهوا عنه دەگەڕێنەوە سەر ئەو شتێکەوە نەهیان لێ کرابوو کەواتە لەبەرەوەی ئەوانە خوای إنهم لكاذبون درۆزنن ئەوانە لێیە ئابەدەن گەڕانەوە نییە کاتێک تەمەنا دەکەن بمانجێڕنەوە خوای گەورە دەفەرمی نەخێر شتیوانە كذلك يريهم الله أعمالهم حسرات عليهم بەو شێوەیە ئەوجا هەر وەکو تەمەنا دەکەن کە بە چاوی خۆیان دەبینن سەرکردەکانی گومڕایی تەبەڕیان لەوان کرێت لەو ڕۆژە تەنگەدا وازیان لێیان هێنایە تەمەنا دەکەن بگەڕێنەوە دنیا تاوەکو تەبەڕا لەوان بکەن ئەوجا کردەوەی چاک بکەن خوای گەورە دەفەرمی طبعا نییە ئەو تەمەنایە دەبێتە حەسرەتێک لە بۆیان هەر وەکو هەموو کردەوەکانیان کەوا لە ڕێی گومڕاییدا ئەنجامیاندا هەر هەمووی خوای گەورە نیشانیان دەداتەوە حەسەرات عەلەیهم كذلك يريهم الله أعمالهم کردەوەکانیان نیشان دەدرێتەوە کەوا چیان کردیە تاوەکو ببتە حەسرەت لە بۆیان سبحان الله یان تەسەوڕ بکەن خۆشەویستان کاتێکەوە کەسێک کارێک خراپ کردی هەر لە دنیاشدا تەمەنا دەکە ئەو کارەی هەر نەبینیتەوە کەس باسی نەکا بە خەیاڵیشی دانەیە ئەوەندە ناخۆشە ئیتر خوای گەورە سبحانه وتعالى دەفەرمێت بۆی کەوا عەزابەکی نەفسیش بچێژن بزان کەوا زوڵمیان لێ نەکرایە کردەوەکانیان نیشانیان دەدرێتەوە هەر هەمووی إنا كنا نستنسخ ما كنتم تعملون أو كردوانك كرديت هموي استنساخ كرا واستنساخ بشرين استنساخ ربانية خوا كوي استنساخ كرديا أجر إي بشر بصوت الصورة كاتك ورسمي كسيش كرد بنقل بكذا خوا كو نقل بك سبحانه وتعالى وكزانا دفن بلاي كمي واتم شاعر كان شي لقلا أو يناودلو دروني شي خوا يقول لبوي دينيتو بيشاني داتو أو بياو بوي تاوك بتحسرد لبوي حسرات عليهم وكوزانان كذا فرمون يريهم الله أعمال أي جزاء أعمالهم جزاء كردو كان نشان دريتن تاوك بتحسرد لسريان وما هم بخارجين من النار بهيت شوي قدرتون يعني لا أجر بهيت شوي لو لو كسان شي مشركا كسي مشرك وكتان ذلك بس ما كده الشرك زور قوري كسي لسر شرك بمري بهيت شوي بهیچ شێوەیەک بۆنی بەهەژ ناکە و مەسیری جەهەنەمە خوا پەنامان بدە لێ پێویستە زۆر ئاگادار بین تەسەوڕ کە ئەوە لێرەدا مجەڕەد خۆشەویستیان لە بۆ کەسانێک لە بۆ غەیری خوا
هینایتیانە کردیتیان شەریک لەگە خوا سوبحانەهو وتعالە لە خۆشەویستی لە ڕێزی خۆیاندان وەرئێ ئەوە مەسیریانە. خوا پەنامان بدە کەواتە پێویستە ئاگادار بین بە هیچ شێوەیەک شەریک لە بۆ خوا بڕیار نەدەین. ئەو ئەعمال و ئەو عیباداتانەی کەوا پێویستە لە بۆ خوا ئەنجام بدرێت بە مسقارە زەڕێش لە بۆ غەیری خوا ئەنجامی نەدەین، بەڵکو هەموو عیباداتمان ڕکوع و سجودمان هەموو عیبادات و ئەعمال قەلبمان لە بۆ خوابی بە هیوای ئەوەی کەوا خوای گەورە سوبحانەهو وتعالە لەسەر تەوحید بماژێن، لەسەر تەوحید بمانبرێنی، لە ڕیزی موحیدان حەشرمان بکە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.